جعفر ئەمڕۆ 2015 یادی تێپەڕبوونی ساڵێ بەسەر ئاوارەبوون و کارەساتی شنگال لێرە کرایەوە وەک گوڕمی ڕێوڕسمێکی تایبەت بوو کە هەموو ئاوارانی کوردانی ئێزیدی لێرە بەژاری ئەو ڕێوڕسمەیان کرد بەڵام ئەو ڕێوڕسمە تەنیا دوو کاژێری خایاند ئەو لەبەر گەرمایەکی زۆر یادەکەیتی کۆتایی پێهات بەڵام من هاتوومەتە ناو خەیەکی لەو خێزانانەی کە لێرە بڵین لە گەرمایەکی زۆر پڕوکێنەردا دانیشتون خێزانێک کە 11 کەسی کەس و کاری ئەم خاتونە لەناو دەستی داعشدان و تا ئێستا هیچ سەوارێکیان نییە هیچ و هەواڵێکیشانیە و خوان دەڵێن ئێمە لەم ڕۆژەدا لە ڕۆژی 3/8 کە تێپەڕبوونی ساڵێکە بەسەر ئاوارەبوونی ئەوان و کارەساتی کە بەسەر ئەوان داهاتوە داوا دەکەن کە هەواڵی هیچ نەبێت هەواڵێکمان پێ بدەن کە ئەو کەس و کاری ئەوان ماون یاخود چاوەڕێ دەکەن لە داهاتوودا بیان گەڕێنەوە و هەروەها یەکێک لە داواکاریەمان کە داوای دەکەنەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستانی و هێزی پێشمەرگە زووتر شنگال ڕزگار بکات و تاوەکو بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان من دەمەوێت لە ئازاری خۆیانەوە کە باسی داواکاریەکانی خۆیان بکەن لەم ڕۆژەدا ئەم کاتت باش نەها لەوێ ڕۆژەدا چ دەخوازی لەوێ ڕۆژە چی بۆوان بکرێت دەخوازم ئێمەش دەسە داعش دەرکەبن یانزەش مالا باوی داکامت گرتینە خالد مێ چار ڕۆژ هەمزار خەڵکی نەدیتن یانزە ڕۆژ هەزار خەڵکی دەمان لەکیرە نەبینێ لەکوێ نەبینێ چی دەل چای شنگال خالم هەموو گرتینە ئەم هەزیرەتێنە ئەڤل دەسێ داعشدا هەموو دەرکەبن حالما هاو پیسترت به ئەخباری وان هەنە ئێستا بۆ تۆ نەبخۆدێ ئەخبارەکە وانم نزان هاتان هەمە تشتێکی وان نەدیە هاتان هەمە تەلەفۆن نەدیە بەڵێ جعفەر وەک دەبینی ئەوان هەر کاتێکات باز لە کەراساتەکانی ئەو ڕۆژە دەکەن ئیدی دەست دەکەن بە گریان و بە گریان زیاتر ئازارەکانی خۆیان دەردەبڕن تۆ چی ئەو کەسانەیەوە کێوکێن کە ئێستا لە دەستی داعشدان دژ خالد منن شەزارۆنە د خالد منن داکا باوێ منە داکا منە هەمووت گرتینە باوێ داکا منە هەمووت گرتینە هەموو داعش هەموو گرتن حاڵەوان چۆنە ئێستا لێرە لەناو کەمپیا حاڵێ تەچەوایە خۆدە حالەمە هەو پیسترت بێ ناوە نە کەهرەبا نە تشتم حالەمە هەو پیسترت بێ تشتێک نینە نەوێت تۆزێ نەوێت هەلازێ ماچێغ مساعدەمە بکەن ئەوێ دەستێ داعش دەرکەن مە تشتێکی دی نابێ خۆدێ باش سپاس بۆ تۆ جعفەرێکی تر لەو کچە گەنجانی کە لە پێشتر لە چیای شنگال بووە ماوەی زیاتر لە مانگێک بۆتە پێشمەرگە لەگەڵ هێزەکانی قاسم شەشۆیە پێشمەرگایەتی کردووە وەک خۆی دەڵێ بەزێ ساگەڕاوەتەوە نەو خێزانەکەی دەمەوێت لە جاری خۆی هەندێک قسەی لەگەڵدا بکەین ئێوە باسی خۆتمان بکە چۆن چوویتە ناو پێشمەرگە بۆ بووی بە پێشمەرگە ئەی بۆ گەڕایتەوە ئەس ڕێز سلاوێ ئش قناتێ ڕوودا و ڕەهینە ئەس دزی مالا بابێ خۆچوو مالا بابی من نەتێلاشچوم ئەس کەجەکە ئێزی دێمە ئەزش بەر ئاخ و ئاوا خۆ چوومە حمای ئەس شەڕێ خۆتکەم ئەس نەش بەر پەیبەکەیەکی چوومە ژ بەر هەکە شەرەف و ناموسەمە ئەل دەستێوان کاپرادەیە دەستێوان کاپرادەیە هەنێک فرۆتینە کەچ و ژنێنمە شەرەف و ناموسەمە دین و ئیمانێنمە هەموو چۆن ئەملبان خێمادا ئەمت شەوتن نەکە هەرەبان نە ئاوا ما ئەمە هەکێ و 10 ڕۆژە ئەزەر شێر دەبووم ینی ئەس عادەت بیکەسی بوو یانی نەش بەرخۆچ بوو ئەزش بەر ئاخ و ئاوا خۆچ بوو ژ بەر شەرەف و ناموسامە ئێزدیات چوو بوو هەکە ئەزش بەر خۆچ بامە ئەش بەر خۆ نەچوم پشتی هەکە ئەس هاتیم گۆتە ڕەحمەتی خێری و قاسم شەشۆ گوتم گۆزێ داوم گۆدا و هەڕە وەرە گوتی باشە ئەس هاتم پشتی هەکە هاتیم کەمپێ گوهزی بوون من نزانی لکوینە بشەوە ساتم مڕیان مال شەلیشان بوو هەنگی ئەز شێردە دەنگێ مێ کەتە بوو گوهێن مستدیا بوون ئش دەنگێ بیکەیسی و هاونی داعش ینی ئەز مدە داعش گرتن مە دەستێ دیەکیشی کردن تلیە دوامێژی کردن و مە گوهێ دیەکیشی کردن ینی مە ساقی کڕە قەبحەت ئەس مێرەکەم ئەس نەژنەکەم
از حمایه مالا از حمایه شنگال همو یکم تا لناو شنگال دا لناو فيش مرقي دابوي يعني لسر چيا ابوي پیشمرگا و پاکاکه و یاپاجی و رجستار همون لیوی دبون همون ملیو النبرة شنگال البنا شنگال ده البام من ناره شنگال بعد دوره ام البعد دوره بون پشتی کم هاتین دوره مهانه خانه سوری اش خانه سوری ریام داعش کرده بون نهیلام درباسن یعنی 4 روزه ام الخانه سوری دمانجی بس تانه که در ریا داعش بو ايش بچي قرايتو ايش بچي فقراي بو بكم ازش بابي من نخوش بو بابي متيشام بابي متيشا ساتم بابي مرباز نه ساتم دايكم جي كپوي نخوشه ازش بر بابي خاتم اگرنش بر بابي باز نه ساتم مني سپاس بو عزیمه وەک خۆی دەڵێ عەدەت بیکەسی بۆ دەیویست کە زیاتر لەوێ بمێنێتەوە بەڵام لەبەر ئەوەی کە خێزانەکەی دایکیشی و هەروەها باوکیشی ناساغن بۆیە گەڕاتۆنەوە کە کەمپەکە شادیە ئەو ڕەوشەوان ماڵباتم میکۆن هاتو بن کۆنێواندای لێ ڕەوشە کوتە دناوا کەمپێدا دیت چەوە بوو ینی واف چ دبێژن و ڕەوشەوان هەمویان وەکەوێ ماڵباتەیە دەگەرمایدانە بەحساوەیەکت کەن کۆ ئاوەوان تونێ کارە بەوان تونێ جعفر کارەبا وەک خۆیان دەڵێن لە کاژێر نوۆی بەیانی و دەکوژێتەوە تا کاژێر دوو یەک نایەتەوە ئێستاکە و خۆیان بەختێکیان هەبوو کە کارەبا هاتەوە ئەوان ئەمان کێشێکی تریشانەیەوە کە کارەبای ڕئیسیان دەبڕێت کارەبای نیشتیمانەکان دەبڕێت کارەبای مۆلیدایان نیە تاوەکو بتوانن خۆیان فێنکەنەوە من لێرە گەرمایەکی زۆر پڕوکێنەر هەیە ئاویش هەر لەگەڵەوەی کە جگەلەوەی کە ئێستا ئاویش کەمە لێرە هەروەها چونکە ئەوان لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بۆیان دێنن ڕێکخراوەکانی جاری وهەیە بەهۆی ئەو خۆیان دەڵن 2 ڕۆژ لەبەرەوەی کە لە ئۆتڵە بووە هەروەها پشووە بۆ ئەوان ئاویان نەبووە بەڕاستی لێرە جێوێکی زۆر گەرم هەیە زۆر گەرمە وەک دەبینن منداڵێک هە لێرە خەوتە بوو لە گەرمە عرەقێکی زۆری کردبووانێ گەڵێک سپاس شادیە ڕاسۆل نوچەگەهانێ ما دناوا کامپا ئاوارەیەن کوردێن ێزریدا لە سلێمانیە سپاس کوتە ڕەوشەوان و گوهاز ji بۆ تەماشەوانên ڕێز